چارەسەری بۆ قەیرانەکان هەبوو، پرۆژەی بۆ گەنجان و ئافرەتانیش هەبوو، دانانی میترۆ و دروستکردنی دەریا لە ناوڕاستی هەولێر لە پلانەکانی هەبوون کەچی هەر دەرنەچوو. لە مەڵبژاردنەی پەرلەمانی کوردستان چەندین کاندیدی سەربەخۆ لە نمونەی دکتۆر فەرهاد پیرباڵ و مامە ڤاندام و کاروانی بەرخەسپی و عەلی خۆشناو هەبوون. لە نێو هەموو ئەمانە کاندیدێکی دیکەی سەربەخۆ هەبوو بە ناوی زانا حەسەن کە زۆرترین پرۆژەی هەبوو. تەنانەت ئەم پرۆژانە لە کارنامەی حیزبە گەورەکانی وەکو پارتی و یەکێتی و نەوەی نوێژدا نەبوون. زانا حەسەن ئەو کاندیدە سەربەخۆی بوو کە بە ماتۆڕێکی سێتایی دەگەڕا و بانگەشەی دەکرد. ئەو پرۆژەی زۆر جیاوازی هەبوو، وەک ئەوەی ببێتە سەرۆکی حکوومەت نەک پەرلەمانتار. بۆ نمونە دەیگوت پرۆژەی میترۆ هەر لە سەنتەری شار نا، بەڵکو لە گەڕەکەکانیشدا دادەنێم و بەحرێکی گەورە لە ناوڕاستی شار دروست دەکەم. ئەنجا هەر ئەمانە نا، پرۆژە و پاڵپشتی دارایی بۆ و گەنجانە هەبوو کە هاوسەرگیری لەگەڵ ئەو ئافرەتانە دەکەن کە بۆ جاری دوام هاوسەرگیری دەکەن. هەروەها مەرجێکی زۆر سێری بۆ کەسانە دانابوو کە ژنی دووەم دەهێنن. با بەیەکەوە گوێ لێ بگرین. فەرموو هەر پیاوێک ویستی ژنی دووەم بینیتن لە ڕۆژێکدا دەبێت 3 جار بچێتە 100 چای هەڵگوردی بێتە خوارێ، پێنجی ئەقراقی پێ دەکەین کە ئەو پیاوە قووەتی هەیە و با ژنی دووەم بێنێت. بینیتان زانا حەسەن دەرنەچوو. بە پێی زانیاریەکان هەر 3-4 دەنگێکی بەدەستهێناوە، واتە ژمارە پرۆژەکانی زانا لە دەنگەکانی زیاتر بوون. بۆ ئێستا زانا حەسەن تووڕە بووە، بڕیاری جاوە چیتر قسە بۆ میدیاکان ناکات و بیر لە کێشە و گرفتەکانی میلەتیش ناکاتەوە.